ئیمامی بوخاری لە سەحیحەکەیدا بۆمان دەجێڕێتەوە کاتێکەوە پێغەمبەری خوددا سەڵات و سەلامی خوای لەسەر بێت کۆچ دەکات بۆ شاری مەدینە برایەتی لە نێوان ئەنساریەکان و مهاجرینەکان دروست دەکات. عەبدوڕەحمانی کوڕی عەوفی مهاجر دەکاتە برای سعدی کوڕی ڕەبیعی ئەنساری. سعدی کوڕی ڕەبیع بە عەبدوڕەحمانی کوڕی عەوف دەڵێت أنا أكثر أهل الأنصار أموالا أقسم مالي قسمين ولي امرأتان فسمي أحدهما أطلقها إذا انقضت عدتها فتزوجها. سعدی کوڕی ڕەبیع بە عەبدوڕەحمانی کوڕی عەوف دەڵێت کاتێکەوە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم پێی دەڵێ ئەوە عەبدوڕەحمانی کوڕی عەوف بووە برایت و برایەتیم لە نێوانتان دروست کرد. سعد پێی دەڵێ ئەمن لە هەموو ئەنساریەکانی شاری مەدینە مڵک و سامانم زیاترە، ماڵەکەی خۆم لەگەڵتدا دەکەمە دوو بەشەوە و دوو ئافرەتیشم هەیە، کامیان ئەتوو دەتەوێت یەکیان تەلاق دەدەم و ئەگەر بێت و عدەی تەواو بوو بۆ خۆت ئەتوو بیخوازە. ئەوە گەبەرزترین و ئەو پەڕی ڕوحی برایەتیە. ئەگەر بێت و شتێکی واقع نەبوایە لە ژیانی کۆمەلگای موسڵماناندا و مێژوو بە واقعێکی ڕاست تۆماری نەکردایە دەمانگۆت شتێکی میثالیە و لە ژیاندا ئەو شتە قەت ڕوو نادات. بەو شێوەیە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم و خودای پەروەردگار بە ڕەحم و فەزلی خۆی برایەتی ئەهوال لە نێوان کۆمەلگای موسڵماناندا دروست کردبوو. عەبدوڕەحمانی کوڕی عەوفیش ڕوحی برایەتی و خۆشەویستی بۆ براکەی خۆی لەو پەڕی دابوو کاتێکەوە پێی دەڵێت ناڵێت با بێنە ماڵ و سامانەکەت و فرسەتێکە و با بۆ خۆم بەدەستی بێنم، ئەمن کابرایەکم ماڵ و سامانی خۆم هەمووی لە شاری مەدینە بەجێهێشتۆ ئێستا فرسەتێکە با بگاتە دەستم. نەخێر، ئەویش بەو پەڕی ڕوحی برایەتی وەڵامی دەداتەوە دەڵێ بارەکە الله لەکە فی ئەهلیکە و مالیک. خدای پەروەردگار بەرەکەت بخاتە ناو ماڵەکەت و بەرەکەت بخاتە ناو کەس و کارەکەت و سەروەت و سامانەکەت. ئەینە سووقکم، کوانێ بازاڕەکەتانم پێ پیشان بدا، بۆ خۆم دەچم کار و کاسبی دەکەم و ماڵ و سامان بەهێز و بازووی خۆم پەیدا دەکەم. ئەوە ڕوحی برایەتیە لە ناو کۆمەلگایەکدا ئەگەر بێت و خدای پەروەردگار ڕەحمی پێ بکات و ئەو برایەتیە لە نێوانیاندا بچێنێت. کانێ ئەو ڕوح و برایەتیەی ئێستای ناو کۆمەلگاکانی ئێمە چیت بۆ خۆت پێخۆشە ئەوەشت بۆ برایەکەت پێخۆش بێت. نەخێر، پێچەوانەکەیەتی بەڵکو و منافەسەیەکی بێ سنوور و بێ حیساب لە نێوانماندا هەیە بۆ ئەوەی ئەمن لە برایەکەم زیاترم هەبێت و برایەکەم لە منی کەمتر بێت. خۆ زۆر جاری جوایە نەک برای موسڵمانینە، نەک برای یەک وڵاتین، نەک برای یەک گەڕەک و یەک شارین، بەڵکو برای شیریشین و کەیفمان بە یەکتری نایەت و حەزمان لێ نییە براکەی شیری خۆشمان شتێکی ئەگەر کەمیش بێ لە منی زیاتر بێت. هەر ئیمامی بوخاری لە سەحیحەکەیدا لە ئەبی هورەیرەوە بۆمان دەجێڕێتەوە دەڵێ کاتێکەوە مهاجرەکان هیجرەتیان کرد لە بۆ شاری مەدینە، ئەنساریەکان هاتنە لای پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم و بە پێغەمبەری خودایان گوت صلی الله عليه وسلم قسم بیننا النخیل، وتی ئێمە کەسانێکین خاوەن زەوی و زار و باغ و بێستانێکی دارخورمای زۆرین، ئەی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم باغ و بێستانەکانمان لە نێوان ئێمە و مهاجریەکان تەقسیم بکە، بیکە دوو بەشەوە و بەشێکی بۆ ئێمە بێ و بەشێکی بەسەر ئەواندا تەوزیعکە. قال رسول الله صلى الله عليه وسلم لا، نەخێر ئەو کارە ناکەم. فقالوا تكفونا مؤونة ونشاركهم في الثمر، وتی باشە شتێکی دیکەیان لەگەڵدا دەکەین ئەی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم، با ئەوان خزمەتی باغ و بێستانەکان بکەن و بە مقابلی ئەوە بەروبوومەکەی لە نێوان خۆماندا دەکەینە نیوە. قالوا سمعنا وأطعنا، وتیان بەڵێ ئەو شتە زۆر باشە دەیکەی لەگەڵتان، ئێمە خزمەتی باغ و بێستانەکان دەکەین و کە موڵکی ئێوەیە
لە مقابلی ئەوەدا بەر و بوومەکە چەند دەهێنێت دەیکەینە نیوە